بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێککە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. تەمەناوەکن کە ئینشاءالله لەم سەرەتایەوە خوای پەروەردگار بە خێر و چاکە لێمان وەرگێت، ئەو نێتی هەمانە بە نێتی باش لێمان وەرگێەوە تەرازوی حەسەناتمانی پێ قورس بکە. خۆشەویستانم، ئاەتێک زۆر جوان باسی ئەواکە کە چۆن بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەویژە فەرمێ فەفیڕوا إلى الله. فەفیڕوا إلى الله یعنی ئێوە بە لەسەرخۆی و بە هێواشی بەرەو ڕووی خوای پەروەردگار مەڕۆن، بەرەو لای خوای پەروەردگار مەڕۆن، بەڵکو بەڕاکردن. فەفیڕوا بەڕاکردن بڕۆن. بەڕاکردن بە مانای چی؟ بۆ مانای کە زوو پەلە بکەن لەوەی کە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. لای خوای پەروەردگار هیچ کاتێک زوو نییە، بەڵکو هەموو کاتی ئەوەیە کە بە خێرایی بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و بە ڕاکردن بچی بەرەو ڕووی خوای پەروەردگار. یەکێک لەو وەسیلانەی کە وا ئەکا کە ئێمە بە خێرایی بگەینەوە بە خوای پەروەردگار و بۆ لای خوای پەروەردگار مانجی پیرۆزی ڕەمەزانە، چونکە مانجی پیرۆزی ڕەمەزان هۆکارێکە، وەسیلەیەکە، ڕێگایەکە بۆ ئەوەی کە پێی بگەینەوە خوای پەروەردگار و بە شێوەیەکیش کە زۆر خێرا، چونکە بە خۆتان نەزانن لە مانجی پیرۆزی ڕەمەزانە ئەدنای خێرەکان، خوارەوەی خێرەکان بریتێ لەوەی کە هەر چاکەیەک یەک بەدەیە. کەواتە ڕەمەزان ڕێگایەکە، ئەو شوێنەیە کە ئێمە بە خێرایی لێەوە بچین بۆ لای خوای پەروەردگار. خۆشەویستانم، ئەم ئێوارەیە لە گوندی گامێشتەپەین. گوندی گامێشتەپە یەکێکە لە گوندەکانی دەڤەری شارە زوور، نزیک بە باشووری ڕۆژهەڵاتی سەید سادق، واتە زۆر نزیکە لە سەید سادق کەوتۆتە تقریبا باشووری ڕۆژهەڵاتەکەی. هیوادارم ئینشاءالله بەرنامەی ئەم ئێوارەیەمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ، واروەها چێژ لە بەرنامەکە بکەن. فەرمون با پێکەوە بچین بەرەو گامێشتەپە. فەرمون با بڕۆین وردە لەگەڵما. خوا قوتە بە یاخوا بەخێوێ سەر چاوم. با بزانم تۆ لە ماڵەکەتە خەریکی ئیشی مەشتەل و درەخت ناشتن و درەخت چاندنی. با بزانم درەخت چیت هەیە؟ وەڵای ئەوەی درەخت بێ هەمانە، ئیتر لە ئەوەی نەمان بێ و لە باخا بنرێ و لە شوێنەکانە بنێ و لە سەر قەبران لە ڕێگا لە ئەملا لەولە هەمومان هەیە. درەختی سەر قەبران چییە؟ وەڵای بە زۆری خەڵک زەیتونە نێت، ئەو زەیتونە نێت، سەباحبەحە نێت، ئەو ناروەنە نێت، ئەو ئەرخەوانە نێت، ئەمانمانەی سە حالێن هەیە. ئەی درەختی بەر هەموو شتێکمان هەیە، قەیسی قۆق هەڵوژە سێو ئەوەی نەمان بێ هەمانە. ئەم نەمامانەی کە جەنابەت هەتا هەر لە قەیسی قۆخەوە هەتاکو هەنجیر ئەوانە هەمووی گونجاوە بۆم دەشتی شارە زوورە، هەمی گونجاو بڵێ ئەوەی کە نەگونجێ من نایەنمی سە بۆ نمونە نەمامی یێران ێنمەوە تەیسە حالێن ئەوە کۆمەڵە کەلووە خورمالو وشک بووە، نەمامی یێران بۆ لای خۆمان ناوێ، بەزینی جنوبەکەیسا من بە پرتەقاڵ لیمۆ لالەنی سندی ئەمانە لە جنوب ێنم بۆ لای خۆمان گونجاوە، بەس سەرمای ئیمساڵ زۆر خەڵکی ترسان.
مەشتەلەکەی تۆ سەری ئاوەڵایە ینی کەمتر وایە کە بیتێ بێ شتێک بێ چۆنە ئاوا ینی شوێنەکەی گونجاوە بەڵێ گونجاوە لە بیت تا بەکاری نایەنم نەمامی ناوبیت کە پەروەردە بوو هێناتە دەرەوە دوو هەواکەوێت ئەبێ زستان کە لالۆنەیە هینی بۆ دانێ علادینی بۆ دانێ زۆری علادینی بۆ جا هێناتە دەرە دوو هەواکەوێ سەحالێن هەمانە لە ژێر مەشتەلەکە لە ژێر نالۆنەکە چرۆوە کاتکێناتە دەرەوە ئەکسەر بەرگەی دەرۆ ناگرێت دوو هەواکەوێ تۆ شتێکە کردووە کە جیاواز بێ لە شوێنی تر لە خەڵکی تر بە تایبەتی ئەو درەختانەی کە پەیوەند نەکرێن کەم بتور باکرێن چۆ ئەم درەختانەی کە پەیوەندت کردووە درەختی نامۆت لە یەکتریت موتور بکرد بەڵێ ئێستا من ئەوە سە حالێن بەردەستی خۆمانەوە لایەکی سندیە لایەکی لیمۆیە پێونم کردووە هەمە ئەوە هەردووچان مزرەمەنیە هەم سندیەکە هەم لیمۆکە ئەم پرتەقاڵەکە بەس گونجاوە بیکەی بە قەیسیە بە شتێکی بە قەیسی نابێت بە قەیسی نابێت ئیسا داری بەهێ ئەوەتە لە پشتی و برادرانەوەیە هەموو دارێکی لێوێ وەکو قەیسی وەکو سێ وەکو قۆق وەکو هەرمێ ئەمانە هەرمێ هەمیان ئەگرێتە خۆیان تەمان ئیساوە لەو دوی خۆتەوە تا ئێستا هەڵوژەم پێوەن کردووە بنەکانیان بەهەیە تەمان هەنار ئەوەی سا هەنارەکەی ئین بووە هەناری 2 ساڵەمە 3 ساڵە لە کیسایە لە عەرزا ئیسا هەڵیکەنی نابێت چکە گڵای کردووە ئەو دارانەی کە ئیسا لە عەرزان بڵێن هەڵیکەنی گڵاو چڕۆی کرد ئەفەوتێ نابێت ئەللا ئەبێ لە کیسا بێ زام کیسە زەرەری نییە تۆ چلەی هاوین بینێ کێشە نییە لەبەرەوە هەڵە کیسا تۆکو ئامانەت یەک وایە هێنێت و هیچ کێشەیەکی نە ناجۆڵە ڕێشکەی دەست خۆش بێت سپاس قربان شوێنی خۆتان مەجوڵ ڕەحمەتان لێ بێ کوتم سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم سەلام باشە شکر دەنگ و باستان باتوەزێ منش بحەسێمەوە مەشغوڵی چیت والله خەریکی جوتیاری فەلاحی فەلاحن تو بەبزانم لەگەڵ ڕەمەزانی ئەم ساڵا چۆنن والله جارە دوو ڕۆژ ڕۆژین خوا بکە قولی ماخۆڵکە الحەمدولله ئیسان کە بە بسمیلایەکی باش دەستی پێ کرد ئینشەڵا تا کۆتایی لەگەڵدا وەرزی خوا وعدمان دا تەماکە نێتی ماکەم ئاوردەوە یەکسەر ئینشەڵا خوای گەورە لێو قبوڵ بکەی نێتی ماکەم باشە با بزانم ئێستا وتت نازانم مانگاکە وڵاغم پێیە وڵاو دەڕێن هەر لە ناو دەیەکای لێوەڕێنی ئەیسا بدەمە یاریە وڵات بێتاقەتی خۆما بتاقەتی وتمە ڕۆژ باشە هەر بچێتە دەرەوەی ئاوایەکە لەوە بچێتە زیانی هەمووی خەلەیە هەموو تەربەنە سیاچە ناوەڵە دەرناچە ڕێگەنی ئەو چی تا بێ لە ناو ناوەکە بنەوەڕێرە وەڵا ئەی بابزانم لەگەڵ پارشێ و لەگەڵ بەربانگە هینە چۆنە بینە چۆنە وەڵا پارشە و ئەخۆین من نەخۆم بەس خەڵکی ناخۆم بەس وەڵام من دووسێ نەخۆم بۆ نەخۆش تۆ پارشەوان زیاتر حەزت لە چی خوا من حەزم لە خۆڕا ڕۆنە ئاجا خۆرما ڕۆم بە قووەتیشە کە حەزم لە خۆڕۆ پاشوە خۆما بێ حەزم لە خۆڕۆن لە پاشەوە جا شەر بێت تا ئێوارە ڕەنگە نەیکاتەوە هەر برسی نابێ لەنە زۆر خەڵک بە عکسەوەڵێ خۆشینی خۆی تینوتێ بەس من تاقیم کردۆ زۆ ساڵانی پێشویش زۆر چاکە بۆ تینوێتیش خورما با بزانم لە تەمەنی خۆتا ئاوا بەهاری تر بە ڕۆژ بەڵێ وەڵا تقریبا بڵێم لە هەشتاکانەوە بە ڕۆژوم تقریبا ڕۆژوم تو تایت نازم هاوینی تێکەوتووە و تەمەنی لە تەمەێکی ئاوا گەنج لە 15 ساڵیەوە بە ڕۆژین تا ئیسارە وڵا گرتومە تا ئیسارە مرتاحی الحەمدولله لەخوا بەزیای هەرا وڵا زۆر خۆشە احتیاجیە یەکی ئەوە بیر و باوەڕە ئەوە ئەوێ ئەوێ بیرواکی بە قەوە قەنەعەتی بێ زۆر بەسیتە قەنەعەتی بێ بەس ئەوە سەلامی خۆی حد نایگیرێ بۆی حد نایگیرێ ئەوە مەسەڵەن نایگیرێ بۆی شتێ بە خۆی دروستەکە بەخوا نایگیرێ ئەمانەوە خۆی واریەکاتێت بە خۆی وەڵحاسی خۆی مناعی خۆی تێک نایڵێتەوە لە بەر قوربان سلام علیکم السلام ورحمة الله بخير بيا سپاس دەکەم تۆ زێک بێتاقەت دیاریان هەر بێتاقەت نی شکر كما لشم ناساق ناساقی خێر والله عيباني توزع إيش ما غير هلاك بين تيني ما هلاك وما توس ئێستا سێرم کرد ئەم هێنانەت پێ بۆ ئاو بۆ قەتراندن و ئەوانە دیارە خەریکی ویشە بووی أنا والله خليك شي فلاحتي ئیشی فەلاحەتی بابزانم چی ئیشێکەکەی فەلاحەتی والله ما شوت يا كان تماتو خيار باشە وكالق ڕەمەزان لە کاتی ئیشە هاتووە
بەڵێ کاتی شارە وڵات سەرگەرمە ئیش باشە گەرمە ئیشە ئەی ئینسان ئەگەر بە ڕۆژوو بێ دەتوانێت هەندێک ئیشیش بکە واللهی ئەتوانی بە گوێرەی تر توانای خۆ چەندێ بتوانیەوە ئیشەکەی تر بەین تا سعات دە و یاران سعات چوارە ڕۆین بۆ دەشت یعنی تا دەمە و ئێوارە و کاتی ڕۆژوشکاندن ئیشەکە 20 دقەی بمێنێت تێن بۆ ماڵ باشە ئەم دەشتی گامێشتە پێ بە زوری چی لێکرێت وەڵا گەنمی لێکرێ و شووتی لێکرێ و کاڵک و تەماتە و خەیار و ئەمانە بە زۆری بەڵێ جگە لە زرعات و ئەوانە ئەی وەکوتر ئەوەی کە پێگوترە وشکەدان و ئەمانە فەلاحەتی شتێک لەو بابەتەشەکەن وشکەدان بە زۆری گەنم گەن بەس گەنم زۆریەک خۆرمان با بزانم لەگەڵ پەندی پێشینانە بینە چۆنە خواهی نازانم ئێمە پندێکمان هەیە ئەڵێ ئاغا دەست مەشۆ نەبوو من نەبێ نەبوو تۆ هەر پندێکە ینی پندەکە ئەگەر ئاو تۆ زەلی وربی و هەر بخۆی دیارە ئاغا دەست مەشۆ نەبوو من نەبێ نەبوو تۆ جەنابەت ئاغا دەست مەشۆ نەبوو من نەبێ نەبوو تۆ ئەمە مەتەڵیش نییە هەر پەندە ئاغا دەست مەشۆ نەبوو من نەبێ نەبوو تۆ باشە مەمنونی 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 لڤین تۆ ئەوە ئەو پارەی کە پێێتە چەندێکە 1250 هەزارە ئەو هەزارە بۆ چییە؟ ئەو هەزارم بۆ کتێبە کتێب چییە کڕیت؟ کتێبی بیرکاری کتێبی بیرکاری بە هەزارە؟ یا دەفتەرەکەی بە 750 تۆ دەفتەرە کڕی یا کتێبە کڕی؟ دەفتەرە کڕی تۆ لە چەنی؟ دوو لە پۆلی دووی؟ ئەمانەمان هەموویمان دوو جگەلەوە تۆ زیرەکی؟ بەڵێ زۆر باشە با بزانم حەزەکەی چیمان بۆ بخوێنیت؟ الحەمدولله الحەمدولله بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين ئافرین تۆ نوێژەکەیت؟ بەڵێ ئافرین باشە پرسیارێکت لێ بکەم نوێژی ئێوارە چەند ڕکاتە؟ چوار ئێوارە مەغریب مەغریب بەڵێ سێ ئافرین ئافرین ئەی تۆ با بزانم بە ڕۆژوویت؟ ئەی نوێژەکەیت؟ باشە نوێژی بەیانی چەند ڕکاتە؟ نوێژی بەیانی دوو ئافرین بۆ تۆ ئافرین بۆ تۆ تۆش زۆر باشە تۆ بزانم چیمان بۆ وەڵی قل والله باشە دەی بسم الله الرحمن قل الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا ئاها زۆر باشە تۆ ناو چی بوو؟ لەرین لەرین تۆ کە پێشەوەی بخەوی قل هو الله ئەحد دەخوێنیت؟ ئەگەر پێشتر نەتخوێندووە پێشەوەی بخەوی قل هو الله ئەحد بخوێنە ئەنجا بچۆرە ژێر کاکە باش؟ بۆچی بۆی خەوی ناخۆش نەبینی ئافرین باش؟ ئافرین بۆ تۆ ئەی تۆ کچە جوان چیمە وەڵی؟ ها؟ هیچ نازانێت چۆن زانی چۆن نەزانی چۆن نەزانێت ئەوە تا شتە زانێت بسم الله زانی؟ ئافرین دەی بسم الله الرحمن الرحيم قل والله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد کۆرە زۆر ئافرین بۆ تۆ ئەی بۆ وەڵێشی هیچ نازانێت وەزە چۆن؟ وەڵا لە خوا بەزیای باشە با بزانم لەگەڵ ڕەمەزانە چوون ئەلحەمد و سەنا بۆ خۆ باشە کاتەکانی ڕۆژ بەچی بەسەرە بێت؟ واللهی بە فەلاعەت وە سەریەوە حکومەتیشمان نیە شتەکەمان بۆ سەرفدا دکتۆرگە باشە تۆ بە بزانم فەلاحەتی چی کردو؟ شووتیەکەین تەماتەکەین خەیارەکەین
وڵاغوە خوێگەین ئەم شتانە باشە بۆ کاتی ڕەمەزان ناڕەحەت نیشکردن ئەژان مەجبورین دکتۆرگیان حکومەتمانی یارمەتی ما قارما باتێ و سولفەما باتێ و یارمەتی مام خۆ تۆ گلەیش بکەن ئێوە فەلاح گلەیش بکەن لە حکوومەتی چ شتان نەداتێ هەرە بێ بیکەن هەر ئیشەکە هەرەکەن وانێ چی بکەین ناچارین ئیشەکە هەرە ڕواوەلیە وەڵڵی ناچارین چی بکەین ئەزانی چی ئەڵەن فەلاح ئەگەر شتەکەشی ساغ نەبێتەوە ینی شتیشی دەست نەکەوێ سوودێکی و تۆش نەبینێ هەر بۆ لەشی خۆی هەر حەزەکە بیکات بە ئاجا من چی بکەم لەو لەشە سوودینێ وڵاتێنێ شتم بۆ حواڵەکە بۆ وڵاتان ینی تۆ ئێستا ئەگەر ئینشاءڵڵا بەرهەم بێ لەم دەشتەی لای خۆتان چەندێک شووتی بێت والله دکتۆر وڵاتم نییە تا بۆم سەرفکە بزانم تەقدیرەکەی چەندێکە قەیناکە نازداتەوە سەدامسێن بۆ باسکەم کاتی سەدامسێن لە بەسراوە وەرە بۆ لە بەسراوە ها تەماتەی شارەزور و بامی شارەزور و هەموو شتێکی شارەزوری بارە کرد و ئەڕێ و کاورای فەلا پڕی باخەڵێکی لە پارە باشە ئێوە ئەم منتیقەیە کەسێکی دەوڵەمەند و ئاوا سەرمایه‌داری تیانە هینێکتان سەردخانێکتان بۆ بکە شووتێکە ئەوەندە بە پەلەن نەفرۆشن بە ناچار بن ئتر ئەو کاتە چەندێ بکە بیفرۆشن بی هەڵنەوە مەسەلەن بۆ من مانگە دوای مانگە 2 مانگ کۆرە 3 مانگ وەرزێک بڕوە ئەنج دوای بیفرۆشن پارەکە باشتر ناکە ئەی بۆ حکومەت فەقیرە بیکا دکتۆرگیان من دیفاع لە حکومەت ناکەم واز لە حکومەت بێنە من ئەڵام قەیچەکە با بۆ حکومەت بیکا فکارای دەوڵەمەند لە کوێ بێت ئەتوزانم بۆتم ئەمە مەشروعا کرێ ئەمە دەواجین و گاوداری و نازانم ئەم شتە ناکرێ با سەرخان هەموو شەریکی مەسوولەکان باش تۆ پێم بڵێ ڕەمەزان خۆ ڕێگای لە ئیشکردن نەکرد نەوەڵڵا مەجبورین ئێمە ڕەمەزانیش بورین ئیشیشکەین سوپاسی خواگەین خوا یارمەتیمانەدا انشاءالله پندێکی کوردی هەیە نازانم تۆ بزانم لەگەڵ پەندی کوردیا بینە چۆنە ئەڵێ ئاغا دەست مەشۆ نەبووە من نەبێ نەبوو تۆ ئەو پەندە بۆچوونی تۆ بۆچی واللهی بۆ نازانم بڵێ بۆ چیوتەیە بەخوا جوان بۆی ناچم دکتۆر ئاغا دەست مەشۆ نەبووە من نەبێ و نەبوو تۆ وڵی تر پەنا بەخۆ پێغەمبەر بۆ کەسمان نوێ ئێمە تەجید بە کەسمان دام ئینشەڵڵا نە بە ئیزی خۆ دێ قوربان جان موفق بی سپاس تو گەورەی خوا دکتۆر مەڕۆن میوان پیاوی چاوی سپاس دەکەیت مەمنونی ئەم یارە پێ مەمنونی سپاسی جەنابتەکەن باغە دکتۆر گیانوەنە پڕی دڵمە دڵ ئەخە تۆ ئەزانی چی تۆ من حەزم کەس باسی فەلاحەتەکەم بۆ بکەی واز لە حکومەت بێنە برا من کە فەلاحەتی چی بۆ بازگەم هەناسم سووتیا لەم دەشتا باشە تۆ پێم بڵە درەخت و شتی چ نەنەشتووە لە خوا بزای باخشمان هەیە دکتۆر جاران شارە زۆر هەر زرعاتیان نەکرد باخشتیان ناناشت وڵا فێر وڵا حکومەت یارمەتی داین سولفە و ئەخاری داینێت گشتی خەریکە و بەس خۆراچیە لێ مەچێتەوە سەر حکومەت بۆ برا داخیان لە سکمان دکتۆر ناشە قوربان دێ مەفاق بە دیاخوا ماگاکە بەستەوە ئەوەی ماڵێتتر و ڕۆی وتم هەندێکی هەوساریەکەن ئەی بەستن لە عەرزی خۆیانە مڵکی خۆیانە ئەم تۆڵەکە شتە باشە خۆن چاکیە خۆ هین باشە جیاوگشت باشە حەچی پاکیەکاتەوە دکتۆر ناوەسکی پاکەکاتەوە لە نەخۆشیە پەڕێن الحەمدولله مانجی پیرۆزی ڕەمەزانت لێ پیرۆز سپاس بۆ خوا و لە هەموو ئەجمعین پیرۆز بێ لە هەموو کوردێکی بسڵمان و ئامی بسڵمانان پیرۆز بێ سپاس دەکەین بابزانی کاکسین تۆ لێرە مەشغوڵی چی لەم گوندی گامێشتە پێە وەڵاهی ئێستا ئێمە هەر بە فەلاعەت و خەریکین زۆریمان گەنم ئەەکەین لێرا و زەرعادۆک و خەیار و شووتی زۆر ئەەکەین و ئیتر خۆخوانەی بڕێ هەر گوندی لادێ هەرە بێ وابێ جاران کاحسین جاران فەلاحەت زۆر ناڕەحەت بوو ئەم دەشتا بووە بەگابی بیچەڵن وانە دوایی بەداست بیدورنەوە توزانم بەڵاخ دیسان جارێککە جێرەیکەن و چاوەڕێی با بکەن تاکو و بابێ و شەن بکەن و خەرمان سوورکەن و باسانی ئێستا وەسائیل زۆر بووە سپاس بۆ خوا ئیسە وەسائیلەکە زۆرە ئەتوانی هەندێک لەو وەسائیلانم پێ بڵێ چی و چیە وەڵاهی جا ئیسە کێڵان هێڵان کێڵان ئەو ساسێگاسنەمان بوو ئەنتەر بۆ یەکردین با هەر لە سەرەتاوە باز نەکەین بگەڕێنەوە بۆ گاو جووتەکە کە ئەنتەر خوانەی بڕێ ئیشێکی بۆ ئەکردین ئیشەکە ئەوەنە کوڵۆی هەڵەکەند ئەوەنە قوڕەکیێڵ بوو هیچ نەبوو بەس بەڵێ ڕستقەکەمان جوان بوو
ئەو لەنا ئەو کەرسەک و هینە هێشتا هەر جوان بوو ئیسە خوانەی بڕێگاسن هاتووە کاکە پێنجی تەوێ شەشی تەوێ هەمیان هەر هەن و دەسەکەون بە پشتیوانی خوا کە حسێن ئێستا ئەو ئەرزەی کە لە پشتی تۆیە ئەو زەویە ماشەڵڵا ئەوەنە تەختە ئەڵێ هێلکەیەک لەو سەردا بنێ لەم سەرۆ ئەیبینی باشە بەچی ئاوا تەخت کرا خاڵ و گیان ئەوە کە من بزانم من ماڵمان لێرایە هەوڵ جارگاسنێکی لێداوە بە چواری یا چواری بوو یا سێی بوو کە من بینیم دوای ئەوە دوو خەرماشەیشی لێداوە کە خەرماشەکەی کرد کڵۆکتیشی لێداوە لە کاتی چاندنە کەواتە ئەو سەرەتا چێڵاوێتی دوای خەرماشەی لێەوە بۆی ڕێکی کاتەوە ئەجا کەشی لێەوە بۆی وردیکە وردیشیەکە و هەم تەختیشیەکە ئەو تەختە بەوەیە کە دیار ئەو بۆچی ینی زەوێکە ئەوەندە پێویستی بە تەختکردن و بەڕێکردن هەیە وەڵاهی جا بۆ ئیسە بۆ شووتی با بڵین هێمە بە قەترێکین خەیار بە قەترە ئەگەین ئەبێ ڕێک بێ کە ڕێک بوو هەم لایلۆنەکەمان جوان بۆ داخن هەم عەرزەکەی جوان و پاک و پختەیە کاکسین مانجی پیرۆزی ڕەمەزان ئەم ساڵ لە سەرەتای مانجی چوارە هاتووە مانجی چواریش گەرمەی ئیشە گەرمەی داچاندنە ینی بڵێن جگە لە گەرم و وشکەدان و ئەوانە وەکو زرعات ئەڵێم بابزانم ڕێگر بووە لە ئیشکردن واروەها دەستی ئەوەی کردووە کورە قوربان ئەوەی کە ئیمانێکی بە قەوەتی بێ ڕێگی نابێ هەر پێشی خۆشە هەم کاتەکەیشی لێ ئەڕوا هەم پشت بەخواتۆ عیبادەتە ئەوە کە ئیکەی بۆ خۆتیەکەی عیبادەتە بابزانم تۆ بەرنامە ئیشکردنت چۆنە بەیانێکی ئێوارانێکی یا بەیانیان و ئێواران بەیەکەوە من وەکو خۆم هێشتا ئیشم دەستی پێ نەکردووە چون من شووتی بە ناوکە ئەەکەم خەڵک بە کردوێتی شەتڵ ئێسا دەستیان پێ کردووە بەس ئیتر ئەوەی کە من بزانم خەڵک چۆن ئیشەکە بەیانی هەتا نیوەڕۆ ئەیکا و نیوەڕۆی تێتۆ لە ماڵا بە خۆی دانیشە تۆ ئەو زەویە کە هەتا چەند دوێنم بێ هەمووی بە یەک جار داچێنی یاخود وەجبەیەکی وەڵاهی ئێستا لەیرا ئێمە ئەرزمان کەمە با بڵێن زۆر ئەوەمان نییە کە بڵێن بە دوو جار یا بیکەین بە دووشت یابیوەس مەزانانی چی شووتی هەیە خەریکە بەرهەم دێ هەیە تازە گوڵەکە هەیە تازە مەسەلەن بۆ منە چەکەرەی کردووە هەیە ئاوای کات ئێستا من یەکێکم لەوانەی کە قەناعەتم بە ئەوە نەبوو کە شەتڵکەم دوام خسۆوە دەی ڕەمەزان بیکەم پشت بەخوا بەرەکەدارە بێ ئینشاءڵڵا کاحسین پندێکی کوردی هەیە ئەڵێ ئاغا دەستمەشۆ نەبۆ منەبێ نەبۆ تۆ تەسەورێکی ئەوە ئەو پەندە ماناکەی چی بێ دەستمەشۆ نەبۆ منەبێ نەبۆ تۆ خۆ مەسەلەیشن هاوردن و شتیوانیە ینی هەرچێک کەم تۆ بە خیاڵتایە پندەکە چیەگرێتەوە ئاغا دەستمەشۆ نەبۆ منەبێ نەبۆ تۆ مەبەست دنیاە نازانم یانی تۆ چۆنی لێگە دێەوە پندێکە بزانم مەبەست ئاغا دەستمەشۆ زۆر خۆ بامەدە لەم خۆت ماندوومەکە ئەوانە خۆ ماندوومەکە لەم دنیا بۆ خۆی ماندن بۆ خۆت ماندوو ئەەکەی خۆیەمە هەر ئەمرین و هەرە ڕۆین بۆ قیامەت تعبیرەکە جوان بوو بەڵام ماناکەی ئەوە نییە ڕاستەکەی ئەوەڵە پێم وتی وتم پرسیارێ مەکەکە هین نییەوە پەندی کوردیە پەندی پێشینانە پەندی پێشینانش لێکدانەوەی هەیە ینی ئێستا ڕەنگە ئەو پەندە من جۆرێکی لێکدەمەوە تۆ جەناب دەستا جوابتدایەوە وتەوە پەیوەندی بە قیامەتەوە هەیە ئەڵە زۆر خۆتی لاک مەکە قیامەت لە ڕێ قیامەت لە ڕێ کاسینجان سپاس دەکەیت بەقوربان سپاس دەکەیت مناڵە جوانەکانی ئێوە خەڵکی گامێشتەپەن ئافرین 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 چێ ئەوە قسەم بۆ بکە چێ ئەوە قسەم بۆ بکە شتێکم بۆ بڵێ هاتۆ وەرە ئێرەوە وەرە تۆ وەرە تۆ وەرە تۆ ناو چییە ڤینا سەرپۆشێکی زۆر جوانت کردووە ئەمە لەبەر خاتیر ڕەمەزانە یا هەمیشەیەکەیت ناوەڵا لەبەر خاتری ڕەمەزان لەبەر خاتری ڕەمەزان یعنی تۆ ڕێز لە ڕەمەزانەگری وانە ئافرین بۆ تۆ دەست خۆش بێ کەواتە با منیش دیارەکەت بەبێ باشە دیارێکی تایبەت باش ئەمە بۆ تۆ ئەمە دوای سەیریکە چیتەیە باشە یەک نقڵش هەڵگرە دەی زۆر باشە ئێشی دانێ دەی وەرن وەرن دەی وەرن
دەی دەی ئافرین بەێوە دەی چیتر شتێکم بۆڵێ من چی وەردەگێت تۆ چی بۆڵێن جام چی تۆ چی دەبەرە ها تۆ چی لەبەرە دەی چی ئەی ئەتەوێت چیمان بۆ بڵێ ها سوورەتی ناس دەوەرە بابزانم سوورەتی ناس تۆرە با ئەو بێتە ئێرە دەی وەرە سوورەتی ناسم بۆ بخوێنە نابێت جارە بسمیلا بکەی ئەوڵ بیلای لە شەیتانە ڕەجیم بکەی دەی سەیرکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر وسواس الناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس ئافرین بۆ تۆ ئافرین دەست خۆش چی ترشتمان بۆڵێ تۆ چیمان بۆڵێ دەی ئەڵڵا وەرە تۆ ڕێگایکەن لە کامێرەکە دیار بدەیت دەی نابێ یەکسەر ئەی بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم الكوثر إنا أعطيناك الكوثر فصل ربك واحد إن شانئك هو الأبتر ئافرین دەی تۆش دەی وەرە بابزانم تۆ چی چاوشین چاو زۆر جوانە کەس پێتەڵە چاو جوانە ها چۆنە چی پێڵێن ئەڵەن چاو جوانە أصلا في مالك تشاوسوز وسورم في لينا في مالك تشاوسوز وسورم في لينا تۆ سوورەیت و چاویشی سەوزە ماشەڵڵا زۆر جوانیت دەی قژیشی زەردە بیگۆڕینەوە دەی باشە بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر ئافرین بۆ تۆ چیمان بۆڵێ دەی سەیری کامێرەکەکە دەی إذا جاء بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا خۆشەویستان بەرنامەکەمان بە پشتیوانی کۆمپانیای دۆلفینسی بەردەوامە بێت سەلام عەلیکوم عليكم السلام بخير بيا تۆ بەڕێزت ناو چییە ناو سنة سەناخان بانجی ڕەمەزانە لێ پیرۆز زۆر سپاس دەکەم لە هەموو لایەک پیرۆز بێ لە هەموو مسلمانان ئافرین بۆ تۆ بابزانم تۆ بینت لەگەڵ ڕۆژوا چۆن وەڵا لەخوا بەزیە ئەمە یەکەم ساڵە بە ڕۆژۆ بیا ساڵی تریش بە ڕۆژۆ ناوەڵا لەخوا بەزیە زۆر یعنی زیاتر هەوڵماندا تۆ بیرت بێ لە تەمەنی چەند ساڵیەوە بە ڕۆژوو لە حەوت ساڵی وردە وردە دەستم پێ کردووە ئافرین بابزانم ڕەمەزانی ئەم ساڵ لەم وەرزایە وەرزی بەهارە پێت خۆشە ئەرە وەڵا ڕەمەزان هەر کاتێکا بێت هەر خۆشە خۆشی خۆی هەیە بابزانم تۆ کچی لادەیت وانە بابزانم ئیشی لادەیەکەیت وەڵایی کەم بەهۆی خوێندنەوە باشە تۆ پێم بڵێ تۆ حەزت لە ئیشی دەرەوە نییە ینی حەزت لە ئیشی لادێ نییە وەڵا حەزمان لێ بەرەوەڵا چی ئیشێکی لادێت تۆ حەزی لەیەکەی پێت خۆشە وەڵا چوزانم شووتی چاندنە تەماتەیە خەیارە لەولا گەنم و ژۆ ئەمانە کامیت حەز لەیە وەڵا هەمویان باشن تۆ بەرنمەیەکت هەیە لە مانجی ڕەمەزانە جێبەجێکەی بەڵێ تۆ ئەتوانی قورآن بخوێنی بەڵێ قورآن خوێنی بەڵێ هەر خۆت ئەیخوێنی با بڵێن لە بەردەمی تەلەڤیزۆنە نازام ئەیپادە مۆبایلە بەڵێ تا کوێت خوێنووە وەڵا سوورەتی تەحریم تەحریمت خوێن بەڵێ سپاس دەکەم بازانم خاتوونە زۆر سپاس تۆ چۆنی ناوی بەخێرت لیرە لیرە خان ماشەڵڵا ناوەکەشت خۆشە لیرە و ئەو هینەیە ئەو زێڕەیە خۆ بە ئاڵتونەیە کە هەمیشە ماشەڵڵا هینە ینی بەرزە ینی خەڵک زۆریش بەکاریێنێ وایە باشە لیرە خان بابزانم تۆ بینی لەگەڵ ڕەمەزانە چۆن وەڵا زۆر باش لەخوا بزێ ینی نێتت هێناوە کە هەموو ڕەمەزانەکە بەڕۆژ ئەرە وەڵا ئیشەڵڵا تۆ بابزانم لە مەکتەب لە چ قۆناغێکی لە پۆلینۆ لە پۆلینۆ باشە نۆ بنەڕەتیە سێ سامی زۆر باشە تۆ بابزانم بینی لەگەڵ ئیشی لادیا چۆنە وەڵا زۆر باشە الحەمدولله تۆ چی ئیشێکی لادەیەکی لەگەڵ دایک و باوکتە وەڵایی ئەوەی ئیش بێعنی بۆ نایکەین هی دەشت و شت بەستی حەوشە خۆمانێکی لیرە خانەگەر ئێستا مانگایەک بخەنە بەردەست
ئەتوانی بیدۆشی بەڵ یارمەتی دایکم داوە ئەی ئەگەر دایکت شیرەکەی کوڵان و ئیشێکی بەپەلەی بوو تۆ توانی هەوێنیکەی بەڵ یعنی کردو بەڵ وڵا ئافرین شیر لە چ کاتێکا هەوێنەکرێت کات دایانێتە سار دەبێتەوە دوای ئەوە هەوێنێکی تو سەریانی آخر بە ساردی یاخود شیلەتێن ینی تەوزە گەرمایەتی گەرمایتیا بێ ئەی ئەو تەمان بە ماس هەوێنیەکە وەنیە ماسەکەی بۆ شلەکەیتەوە یا هەر ئاوا ئەەکەیتەنە هەر ئەیکەین بە کۆچکێکی ناوی دوای ئەوە بە کۆچکەکەی ئاوا ڕایەدی چیتر لادەیە زانی وڵای چیتر ئەزانم ئانی چۆن بەسمەوە ئیشی لادێ مەسەرەن بۆ نمونە ئێستا بەیانی ئەرزی ئەو شتانە وەڵا هەموو ێزانم ئەرە وڵا کەواتە تۆ هەم ئیشی لادێ زانی هەم ئیشی ماڵەوەش زانی ینی بەمەسم ئیشی دەرو دەشتە لەگەڵ ئیشی ماڵەوە هەردووشە زانی ئەرە وڵا سپاس بۆ ئەی تۆ بزانم لە ڕەمەزانە بەرنامەت چییە وڵای خەتمی قورئان و قورئان خوێندن و ئەو شتان با بزانم پندێکەیە ئەڵێ ئاغا دەست مەشۆ نەبوو منە بێ نەبوو تۆ چۆن تێگەی لەم پەندە چۆن تێگەم عنی تۆ لێکدانەوەت بۆم پەندە چۆنە دووبارەکێت ئاغا دەست مەشۆ نەبوو منە بێ نەبوو تۆ ئاخا دەستمە شۆ نەبوو نەبێ تێ ناکەم با بزانم تۆ ئاغا دەست مەشۆ نەبوو منە بێ نەبوو تۆ شەر نییە تۆ ماناکەی وەکو خۆی بزانی بەس لێکدانەوەی خۆت بۆ ئەوە چییە وەڵا نازانم خۆمان باشی بازت چۆنە شکر باشی ناوی بەخێر ناوی بەخێر لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵا حەمد و سەنا بخوا شکر باشی سەنا بخوا با بزانم تۆ لە بەیانی و تا ئێوارە ئیشەکەی یاخود ئاوا ئێواران ئیشەکەی و تۆزێکی لە بەیانیان و ئاوها من خۆم کارمەندی کۆمپانیایەکەم لێرە ئەمە ئیسباڵە و خۆش و حاشق خۆڵەکە تاوەکو سەعات یەک لەوێ کارمەندم لە بەیانی لە حوتە ڕۆم بۆ یەک لەوێ ئیشەکەم ئیتر ئێوارانیش دوای یەکەی تۆیتر تۆزێک ڕاکشەی لەبەر تاغبەر حاسیەکەی تۆزێ ئیتر دوایەوە ئیشەڵا ئیشی وردەوردە لای ماڵ و ئەم لاو ئەو لاو دووسێ ماڵامان هەیە و وەکو جوتیارێکی باش جوتیاری سەکێ لێرە ئێمە ماڵ ئێمە نایکەین بەس بەڵامی ترم حوشە و ئەینە هەر لە دەرۆ هەر گەنممان هەیە ئێمە بەس مۆیە تۆ بە تراکتۆر عەرزەکیڵی حتمما باشی لێزانی نانە باشن حەمد و سەنا ئێستا بینیم تراکتۆرەکە پەتەرناشیە کرد نەیەتوانی چییە مەسەلە قوڕە چییە مەسەلەکە تۆ ئەمە کوتراوە تۆ عەرزەکە کە کوتراوە تۆ زۆری بۆ داخی لە بەرۆی نەرمتر بێ عەرزەکە عەزێتی زیاترە دەی زیاتر دایەچێنیت ئەم عەرزە لەکەیەوە بەیارە ینی لەکەیەوە نەچۆڵراوە وەڵی وابزانم پار پێرارەکە کێڵاومانە بۆیە تۆ زەرڕەق دیارە ناخۆی تۆ دوو سێ مانگەمان هەیە هێنینی لێرە تا گیا و شتەکەی خواردووە قوڕەلیتەیە چۆڵێ ئەیشێلێت ئیتر ئاوای بەسەرێت ڕەمەزان ناڕەحەتی نەکردوون لە کاتێکا هاتووە کە کاتی ئیشە ناوەڵا حەبێخوا بە خێر بێ هەر کاتێک بێ ڕەمەزان و مانگی خوایە تر خۆتۆ کاکێرش پندێکی کوردی هەیە ئەڵێ ئاغا دەست مەشۆ نەبوو منە بێ نەبوو تۆ ئەوە چۆن تێگەی ئاغا دەست مەشۆ نەبوو منە بێ نەبوو تۆ ئێتە تا ئەوە هەروکو ما ئاڕۆکو بڵێ چۆنە لە یاڕۆکو دینی ئیسلامەکە وایە تۆ بڵێ حاڵە سەورێک ئاغا تۆ دەست مەشۆ بۆم نەبێ یا بۆ تۆ ئەوە معناکەی چۆن تێ بگەم نازانم بەسمەوەی تۆ چۆن لەو پەندە تێگەی وەکو خۆت چۆن لێچێ دێەوە ئاغا دەست مەشۆ نەبوو منە بێ نەبوو تۆ قەنەعەت وای هەر دنیاە باسی دنیاکات باسی دنیاەکات دەوڵەمەند بی فەقیر بی هەژار بی فەلاع بی هەر ئەڕوا دەست شوی دەست هەر بەجێ هێڵی کۆتایی خۆش بێت تۆ لێکدانەوەی خۆت بۆ کرد بەڵام ماناکەی شتێکی ترە کاکفرێک جان سەلام عەلیکم سەلام و سەر چاوەکانم یاخوا بە خێر بێن سەر چاوەکانم سپاس دەکەین
پێشێکی ئێمە پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێکەین کە ئینشاڵڵا مانگە بە خێر و خۆشی بەسەرتانە بڕوا ئینشاڵڵا تاعات و عیبادەت شتان تا قبول بە ئینشاءڵڵا. کاک فەریق با بزانم جەنابەت ئەنجومان یاخود مختاری ئەم گوندەی با بزانم ئەنجومان یا مختارێکی گوندێکی بە کێشەی یاخود بێ کێشەی. وەڵام پێشەکی بسمیلای ڕەحمان ڕەحیم پێشەکی بە خێرهاتنی کەناڵی پەیامەکەم بۆ گوندەکەمان لە مانگی ڕەمەزانە ئێمە ئەم گوندی گامێشەفەر لە هەموو ڕۆکان و لە دیەکانی تر جیاوازیەکمان هەیە لەبەرەوەی هەموو قەوم و کەس و کارێکی لەبەرەوە کێشە و گرفتمان زۆر نییە هەمووی لە یەک عەشرەتە و یەک قەبیلەیە و کێشە و گرفتمان نییە سوپاس بۆخوا. ماشەڵڵا دەشتێکی بەرینتان هەیە ئەوە دەوروبرتان هەمووی گوندە. سنوور جاری وایە هەیە بخۆی ینی ئەوەی کە پێگوترێ نێوان و سنوور و ئەمانە جاری وایە بێ بە کێشە خۆشکۆر ئەو کێشانەتان نیە. نەوەڵای ئەمە لەگەڵ قاینەجا سنوورێکمان هەیە سنووری ئێمە ئاوەڵێکە لە ئاوەڵەکە ڕات و بۆ سەر جادە لەگەڵ گردەنازیە و قاینەجا سنوورمان هەیە لێرایش لەگەڵ دێ قاوەری مارفە سنوورمان هەیە لێش لە ناوگردان و هیچ کێشە و گرتێکمان نییە و سنوورەکەمان دیاریە ئاوەڵە نە کەسە چێتەوە بەرەو نە کەس چێتە بەرەو. بابزانم ئێستا گامێشتەپە چەند ماڵە؟ ئێستا گامێشتەپە بەو ئەحسایە لای منە 160 ماڵی تایە. ئەی باشە فۆرم ئەی ئەتوانی پێم بڵێ چەند کەسی تایژی؟ دانیشتوانەکەیشی 572 کەس بە نێر و میوەتیایەتی. ژیانی خەڵکەکە بە شێوەیەکی گشتی لەسەر چییە؟ وەڵات زۆربەی لەسەر کشت و کاڵە زەراعەتە کەمێکیشمانەیە معاشخۆرە بە زیاتر لەسەر کشت و کاڵە ژیانی ئێمە حیوانداری ئەوە نەماوە و حیوانداریشی تیا بۆ حیواندارەکەیش نەما. ئەی بابزانم مەوزوعی بەرەو مزگەوتان چۆنە؟ وەڵا بەرەو مزگەوتمان سوپاس بەخوا ئەو مزگەوتە جەناب تەیبینێ کە ئێمە لە 91 شواتین و تۆ یەکەم هەدەفمان مزگەوت بووە. ئێسای سوپاس بۆ خوا و سوپاس بۆ ئەو کەسەی کە هاوکاری کردینەوە مزگەوتە لەسەر ئەرکی خۆمان کردمانەوە و خێرخواز کردوێتی هیچی حکوومەتی تیان نییە. ئەی بابزانم یەک مزگەوتی تایە؟ یەک مزگەوتی تایە بەڵێ. بابزانم خەڵکی ئێرە هەمویان ڕەنگە بە ڕۆژ مەشغوڵ ببن بە مەسائلی کشت و کاڵ و زرعات و ئەمانەوە تا چەند ئامادەیان لە عیبادەتەکانە لە فەرزەکانە لە جەماعەتەکانە هەیە؟ وەڵا پێم وایە لە سانەوە پێنجی ئامادەیە لە تەرایەکەکانی شەوە بە مناڵ و حتا ژنیشمان جومعە ئەکات. جاری وا هەیە بە تەمەنەکان لە هەندێک شوێن لە گەنجەکان ڕازینین لە دینداری گەنجەکان ڕازینین بابزانم دینداری گەنجەکانی گامێشتە پەچوانە. وەڵا سوپاس بەخوای ئەمە 4-5 گەنجیتیایە شتەکەی تەوازنی شتەکەی گرتووە قورئان خوێندن هاتوچۆی مزگەوت ڕێنمایی گەنجەکان ئەکەن کەوا سیادەتی پیرەکان بپارێزن مەچن بەسەریانە و عەزیەتیان بدەن. سوپاس بەخوا چەند گەستێکی مناڵمان هەیە زۆر مناڵیشن سوپاس بەخوا ئەوانە ئامۆژگاری گەن مناڵەکان ئەکە هیچ کێشە و گرفتێکمان تا ئیسا لە مزگەوت لە ملا لە تاعەتە هیچ نەبوو لە نەو شوێنای بینم چوومەتە مزەوت تۆسێک کێشە و گرفتی هەرتیاوە سوپاس بەخوا لەم دێمە هیچ کێشە و گرفتێ نەبووە و سوپاس بەخوا هەمی تەراویح و حتا ژنیشمان جومعە ئاکات. کاک فەریق لە کۆتاییە پندێک هەیە پندێکی کوردی ئەڵێ ئاغا دەست مەشۆ نەبووە منە بێ نەبوو تۆ بزانم تۆ چۆن تێگەی لەم پەندە؟ وەڵی تێناگەی ئاغا دەست مەشۆ نەبووە منە بێ و نەبوو تۆ یعنی ئەم دنیا ئەوە نییە کە تۆ بۆی بشیتە ژێر ئەم دنیا کۆتایی تێت. باشە ئەوە لێکدانەوەی تۆیە بەڵام ئەمە بخۆی مانایشی تری هەیە. من بەو مانایەتی یەکەم زۆر نەچیتە ژێر دنیای ڕۆشن کۆتایی هەرتێت. ئەرە وەڵا من وای خۆش بێ کاک فەریق جان مەمنونین حەزێتمان نای سپاس دەکەم با قوربان سپاس دەکەم مەمنونین سپاس دەکەم سەلامەت. قسە لەگەڵ خاتوونەکانەکەین چۆنیت؟ باش. تۆ ناوت چییە؟ نینار. نینار؟ نینار یعنی چی؟ یعنی ماناکەی گوڵە. گوڵ؟ بەڵێ. یعنی تۆ گوڵی؟ بەڵێ. وەڵا ماشەڵڵا گوڵی. تۆ پێم بڵێ بەس ڕەمەزان ئەم سەرپۆشاکە یا کاتەکانی تریژەکەیت
کاتەکانی تریشێکم باشە حەزت لە سەرپۆشە بەڵێ یان لە ماڵەوە بە زۆر پێتەکەن وەڵا خەر خۆم هەر خۆت دانی خۆت بەویستی خۆت دێکم بەڵێ خۆت حەزی لەکەن بەڵێ ئافرین بە تۆ ئەی بەتەمای چیمان بۆ بڵێ سورەتی ناس سوورەتی ناس باشە بڵێ بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر وسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس تۆ بەتەمای لە ئایندەیە هەموو قورئان بخوێنیت بەڵێ ئافرین بۆ تۆ بەس دەبێت لە لای مامۆستایە قورئان بخوێنی وایە بەڵێ ئافرین بۆ تۆ با بچمە لای هاوڕێکەوە باشە بزانم تۆ ناوت چییە سازێ چێ سازێ 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 ینی چی سازێ وەکو بڵین شتێک ساز ئەکەی ینی شتێکی ئامادە تۆ ینی بەردەوام ئامادەی بەڵێ باشە ئەی تۆ پێم بڵێ ئەم سەرپۆشە و چۆنە کردووە وەڵا بۆ ڕەمەزان کرد بۆ ڕەمەزان کردوتە ینی ڕێز لە ڕەمەزانێکری وانە بەڵێ بۆچی ڕێز لە ڕەمەزانێکری تۆ بۆ ڕەمەزان بۆ دینەکەمان پێویستە لەبەرەوە ڕەمەزان پێویستی بەوە هەیە کە ڕێزی لێ بگرین وانە باشە ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ ڕۆژوە چۆنی وەڵا باشم باشی تۆ پاسکل سوارێکی چاکیشی پاسکل لێ خوڕی وایە بەڵێ ئافرین تۆ بەتەمای شتێکمان بۆ بڵێ بەڵێ چی كوثر بەفەرمی إنا أعطيناك الكوثر بەس تۆ فصل شتێک لەبیر نەچووە بسم الله بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل ربك وانحر إن شانئك هو الأبتر ئافرین ئەی تۆ بەتەمای دوای ڕەمەزان سەرپۆشەکە لابێ بەڵێ دانی بۆچی لایە بیت أي جار من تمانية أمنية بكم لسك بەس بەتەمای کە تەمەنت گەورە بوو هیچ سەرپۆش بکەیت بەڵێ بەویستی خۆت وانە بەڵێ باشە با بچمە لای هاوڕێکەشت باشە تۆ ناوت چییە ڕێیان ڕێیان بەڵێ تۆ ئەزانی ناوی هینەکەت چییە مانای ناوەکەوت چییە درگایەکی بەهشتە ئافرین بۆ تۆ زۆر باشە بزانم ئەم هاوڕێت ناوی چییە لەرین 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 تۆ پێت خۆشە ڕەمەزاناتوە بەڵێ باشە لەگەڵ دایک و باوک تا هەڵەستید پارشەوان بەڵێ ئێواران زۆر خۆشە کە چاوەڕێەکەیت خواردنی باش و خۆش و ئەوانە بنێتە سەر سفرەکە بەڵێ باشە ئافرین بۆ تۆ بازانم ئەم خاتونەی تریان تۆ ناوت چییە نورە نورە هەر لە دوورەوە پێیەکەنی چێ مەسەلە باشە نورە خان باشی باشە نورە خان تۆ لەگەڵ ڕۆژوا چۆنیت وەڵا باش بە ڕۆژویت ناوەڵا وەزت باشە لەگەڵا بەس بە ڕۆژوونی ئێوەیە کە تەمەنت هێشتا مناڵی دوانە بەس بەتەمای لە ئایندا بە ڕۆژوبی ئینشاڵڵەوە ئافرین بۆ تۆ مادام ڕازگۆشی تۆ حەقی ئافرینت هەیە ئافرین بۆ تۆ هەیە بە ڕۆژوونیە ئەڵێ بە ڕۆژوم ئەوە باش نییە نابێ مادام بە ڕۆژوونیە بێ بەڵام بە ڕۆژوونی وانە دەست خۆش ئەی تۆ بەتەمای چیمان بۆ بڵێ تەکاسوور باش بڵم بەڵێ بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترهن الجحيم ئەی تۆ ناوت چییە كاشما کاشمە تۆ چۆن سەرپۆشی کردووە وڵاتر بەویستی خۆم کردم تۆ بە بەردەوامیەکەیت بەڵێ باشە ئەمە لە مەقنعایە وانە بەڵێ پێڵم مەقنە وانە وەڵێ باشە مەقنە جوانە وانە بەڵێ باشە تۆ بابزانم چیمان پێشکەشەکەی سورة تبت يدا دەیبا بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات اللهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد صدق الله العظيم باشە کاشما خان تۆ پێت خۆشە لە کەناڵی پەیام دیار بیت بەڵێ باشە پێشتر بەرنامەکانی ئەمەت بینیوە بەڵێ باش بە تایبەتی چ بەرنامەیەک لای ئێمە بەدڵی تۆیە والله در همو برنامجكانتا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين مام عبد الله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله يا أخوة بخير بي. سپاس دەکەیت. مام عبد الله با لە تەمەنەوە دەست پێ بکەم بزانم تەمەنت چەنە؟ والله قربة من تمنم تقريبا حفتاويك حفتاو دو. با بزانم لە ڕابردووە چی لە بیر دێ؟ من والله شمني والله من وقتي فتيلم لبيريت كان لم جاء يكشرايتي أبو فتيلة نبي تيجي إن جاء معويك فيش ولا دواء معويك مالي حاجي محمود لو كزيان سنت أو وقتي تبو بشرا وان لو كزيان سنت تدوها أول لبين متي راديو كان بو همو شوية أم خلقة أروي بو مالي أوان بدايو راديو أرى والله تيجي عندو راديو يقولتو راديو يكفي أنا وكروجا شوكاته باتري يجي قوري بو أنا باشە ئەی بۆ بە ئێوان وتووە وەختی خۆی وتوانە ماڵە زنجەکان ئێمە قورمان لە گەرمیان و هاتن کە لە گەرمیان و هاتن نیانەزانی خانوشت بکەن لێرە خانوو بکەن خانوشت بکەن فێری ئەو زنجەون لەوێ زنجی نەیجا هەیە بۆ نەیجە فێری ئەو زنجەون مەبەست قامیشەوە نیە بە قامیش قامی پێڵێن زەل وەڵا ئاوەها بە کوڕی دروستەکرێ وەکو چی وەکو بڵێم وەکو دەوار چۆن ئاوا دەوار ئاوا بڵێن لێژە ئاوی پێوە نەیەوەسا ئەو باران کاباری پێ ئاهاتە خوارۆ ئیتر تکەی نەکرد یعنی بارانوشت هیچ ناهات هیچ نەهاتە خوارۆ خونا و تەڕای هیچ بەدان تەڕایی نەها بەڵامی تر هەر ئەوە بوو نەوەڵا تەڕای نەهاتە خوارۆ بەس ئەوە مویمەکەشی لەوەیە بووە کە لە ژێری ئاگریشت کردوەوە دووکەڵەکەی دووکەڵی دەرەچوو بە ئاسانی بەڵێ خۆی ئەرەوەلا دووکەڵی دەرەچوو بە ئاسانی دووکەڵی فێکرد دەچاو بەڵا وەختە خەڵکەوە نەگوێ نەداەوە بەرەوەڵا من وەختێکم لەبیرە لەم عەلیاوە لەم قاینەیجەوە کۆترەتە ڕوومان هاوت بەخوا دانەنیا ئالویا کوانیەکیان کردو ئالویا دانەنیا نازانم ئەو خەڵکە چۆن کوێر نەبوو قەسەم بەخوا وەکو تێزا بە چوە چاو نازانم چۆن کوێر نەبی نازانم چۆن کوێر نەبووین ئەی با بزانم ئەو زنجە یاخود ئەو جۆرە خانووی کە دروستانە کرد وەکو کەپەر یاخو دەوار وابوو ئەی باشە بەفری لێ ناباری باشە تۆ ێواشە خۆ من دروستم نەکردی خۆ من نەمزای من ناڵم من مناڵم لەو ساڵە لەدایک بوو مەبەسمەوەی خۆ لە ژێریا بووی من بە مناڵی مناڵم لە بێشکاوم لە ژێریا باشە تۆ بەبیرت بێ بەفری لە نەباری من لە بیرم بێ بەراوەڵا بەفری بە ئەمە لەم هەشتا سێ شا بەفری باری چۆن مەبەسم ئەوەیە بەفر لەسەر ئەو هینە نەباری و لەسەر ئەو قامیشان ئەو قامیشە نازانم وتیان بەفتە سوور باری و ئەو بەرسوورە کە بنی تیا بووم تەمانەوان هەر لەو زنجاون معنای وایە ئەو بەفرەسوورە هەژدە شەو ماوەتۆ لە عەرزا ئەبێ خۆڵ باریوێ بەسەر یاسووری کردووە ئەی ناخۆی ئەو بەفرەسوور نەبووە ئەبێ خۆڵ باریوێ بەس پیان تۆ بەفرەسوور با باسی ئیشەکان بکەین بزانین ئەو کاتە چ جۆرە ئیشێکە کرا وەڵا ئەو کاتە خەڵک وڵاخی خۆڵاخی بەخێوە کرد و لۆکەی ئەکرد و تووتنی ئەکرد و کونجی ئەکرد و وشی ئەکرد وش شتێک بوو گورێ سوشتی پێکریا نازانم تۆ ئەزانی گوشتیە گوشت پیانە و گوش شتێکی بەرز و ئەڕنیا و ئەخریا ئاو ئەتەکیا پاکە و جوان وەک گورێتیان پێکرد ڕشکەیان پێکرد ڕشکە بۆ کاکشتان وشت بڵێ ئەی با بزانم ئەم دەشتی شارە زورە با بزانم بۆ کانی و ئاو بۆ ئاوی سارد بۆ ئەو شتانە چیان کردووە بۆ ئاوی شیرین چیتان کرد ئاو بووم بە قوربانە کونە بوو کونە ئەوسا کونەڵانێکیان دروستە کردە ئەمەە بەرز لەسەر ئەو کونەڵانە سێ و چوار کونیان دا ئەنیا لەو کونە ئەو ئەوەی سەر شەو ئاوەکەی سارد دەکرد گەرم ئیتر گەرم لێ بوو ئەرەوەڵا باشە ژیان زۆر بە زەحمەت بۆ ئەو کاتە ناڕەحەت و حەتا بڵێ بەڵام لە ئیسە زۆر خۆش و دڵ خۆشەوە ئەی ناتا بڵێ ناڕەحەت و با بزانم مام عەبدوڵڵا تۆ شەنت کردووە شەن و کەویت کردووە شانم کردووە کەوم کردووە دەرەوم کردووە کام کێشاوە ئەرەوەڵا هەموو شتێک ئێستا بینەران لەوانەیە بڵێن کەو چییە دەتوانانی بەڵکە کەو شتێکە ئەو کەو بۆ نۆکە بێ قەویە آخر کەو هەیە و گڵگیر هەیە و بێژنیش هەیە
تێگەی کەوتۆوت کەو بەس بۆ نوۆکە قەویە دەنکی بێژم و گڵگیر بۆ گەرم و جۆ و ئەوانەیە باسی فتیلە دەکەوت وەختی خۆی فتیلەمان بەکارێنە تۆ ئەڵی کاکە ئەو کۆتەرە هەرە بوو بە دووکەڵ ئەی خۆ فتیلە شەرە بوو بە دووکەڵ ئەی چۆن ناخنکان بە فتیل والله هەر خوای گەورە نێلا بخنکین ئەی ناخنکین خوای گەورە نێلا بخنکین ئەی ناخۆ نەخانیش و نەهیچیش و هەر لەو فتیلا بۆ خۆ لەژێر ئەو زندوق خانە لە فتیلە و یا کونەواجەیەکیان کردو ئالە و هەرا کونەواجەیەکیان کردو ئەو دووکەڵەی ڕێ ڕۆیە دەرو دەباش بابزانین ئەی چۆن ڕەمەسانتان نەگرت ئەی چۆن بە ڕۆژوو ئەبوون ڕەمەزان خەڵ زۆر بەکەمی بە ڕۆژوو وەکو ئیستە نەبوو وڵای من خۆم لە بیرمە باوکم خوا ئافریکایی و کاکەیەوە هەڵمەسم قەی ناکە تێگەی دەیسە من حەزەکەم بناری بەربشکەمە بێ حەزی لێنمە پاشە و کا و ڕۆژە بورێ تێگەی وەڵا ئەو ساوانە بوو خەڵک و ئەو خەڵکە بەڵا من ئەزانم ئەوان باوکمان خوا ئافریکا کۆمەڵی خەڵک و لەم دیا ڕۆشتن ئیشیان ئەکرد هەتا نیوەڕۆ نیوەڕۆ هاتنەوە چون بۆ مزگەوتەکە و جامانیەکانیان تەڕە کرد و مشکەکانیانیاندا بەسەریانە تێگەی ئەو خەڵکە کەواوسەتە لەبەرە کەواوسەتەی لەبەر ئەو خەڵکە و ساوەکو ویسەکە ساوڕ مەرەخانی نەبوو ئەی بابزانین ئەی خواردنیان بە زۆری لەسەر چی بوو ینی چیان نەخوارد خواردن کەی بوو خواردن یانان و دویەک و یانان و دوی نەیەک و یانان و ئەو پەڕەکەی شتە باشەکە ساوەرێک بووە ئەگەر خواردوێتیانەی ناخۆ ئەم برنج و مرنج و گۆشت و مریشک و شتە هەر نەبووەکەی بووە لەم دەشتی شارە زور و لەناوم ئاوایە ئەی سرعاتێکتان ناکرد شینایەکتان ناکرد سەوزەیەکتان ناکرد نەبەخوارد لەم دوایە لە نەسر هاتیونەوە فێربین بەرە زەمان کرد ئەینا لەوە پێش نەمانەزایی نەمانە کرد هات هیچ لەم دوایە کە هاتینەوە لە نەسر لە دوای ئەوە لەیرەوین 34 ساڵ لەیرەوین 34 ساڵ پێش ئەوەی بڕۆن بۆ نەسر بارمان کرد ڕاگوێزمان کرد 34 ساڵ پێش ئەوە خەڵک دەستی کردە ئەم حەفر لێدانە و مەکینەی دینەمەی ئاوی سند و تێگەی فێر بوو فێری ئەم شووتی و خەیار و تەماتە بوو ئەینارەوە پێش نەوەڵانە بوو هاشمام عەبدوڵڵا جاران لە هەندێک لە ناوچەکان و لە گوندەکان تەپڵیان دروستە کرد تەپڵان لێیا بۆ ئەم بۆ ڕۆژوشکاندن هەم بۆ پارشەویش ئێوە ئەوەتان نەبوو نەمان بووە ئەی چۆن یەکترتان هەڵەستان وەڵا لێرە بەتەنەکە لێدان تەنەکە مناڵێک بوو لەم دیا خوا جەزای باتەوە بەری ماڵە گەڕا تەنەکەی لێغا و خەڵکی ڕەسان بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی گامێشتەپە لە دەشتی شارە زور ماڵەوەیتان لێکەین تاکو بەرنمەیەکی دیکە و تاکو و جێگەیەکی دیکە و ئێوارانێکی دیکەی ڕەمەزان هەمووتان بەخوای گەورە سپێنین خواتان لەگەڵ سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە پشتیوان و سپۆنسەری بەرنمەکەمان بوو دەستان خۆش ماڵتانەوە